لە ئەنجامی ئەو لافاوەی کە لە 26 مانگی ڕابردوو لە ناو چەشەخەویەکانی سنووری پارێزگای هەولێری گرتەوە کە بۆ هۆی تێکچوون و لە ناوچوونی چەندان پرۆژەی خزمەتگوزاری هاوکات زیانی زۆری گەیان بە هاوڵاتیان. ئەمە زۆر زەرمەند بووین، ماڵ و هەمومان ژێر ئاوکەت هیچمان دەرنەچوو، هەمومان ئەوی پێداچوو ئەوی دیکەش هەمومان خراپ بوو. تا ئێستا هیچ کەسێک بەهانامانەوە نەهاتێ بڵێ یان لزنەک بێ قەرەبوومان کاتەوە. پرۆژە ئاوی تێکچوو پردە تێکچوو ئێستا ڕۆخ پردەکی لێ ئەو پردە ئەگەر بێت و چانەخرێتەوە لە خەتەردا بەڕاستی هەم بەتابێت لە حکوومەتی لۆ هاوڵاتی لۆ خەڵکی تا ئێستاش وەکو پێویستە بەڕاستی نەهاتینە سەر خەڵ بڵم وەکو شارەبا ئاو زادە و پرۆژە ئەوانە هیچ تا ئێستا نەخراینەوە بەڕاستی حەقا خەڵک مەسا حکوومەت ئاوڕۆکی لەو خەڵکی داتەوە. پرۆژەی کارەبا و پرۆژەی ئاو زیانی پێگەیوە، ئەو پرۆژانەی کە هەندێک پرۆژەی گەشتیاری هەبوو لەسەرەوە ئەویش تقریبەن ئەتوانین بڵێن ئەوانیش نەماون. پرۆژەی زۆر هەبوو بەس لەوانێ ئێستا بەیادنێ ئەو زۆگەی ئاودێری. زیانەکانی ئەو لافاوە بەگشتی کە بۆ هۆی تێکدانی 20 پردوو کەوتنی 15 ستونی کارەبا و ژێر ئاوکەوتنی زیاتر لە 80 ماڵ و تێکچوونی سەرچاوە ئاویەکان لەلایەکی تریش زیاتر لە 35 گوندواوایی سنوورەکە ڕێگای هاتوچۆکردنیان نەما و ژمارەیەک کوتومبێلی هاوڵاتیانی ژێر ئاوکەوتن. وێڕێەوەی ژمارەیەک هاوڵاتیش لەسەر زێدی خۆیان ئاوارە بوون بەهۆی زۆری لافاوەکە. کارەساتێکی سروشتی واکو لافاو لە دۆڵی باڵەیان هاتوو کۆمەڵێک گوندی سنووری ناحیوەر تێگرتەوە وەکو گوندەکانی بەرگرکە و سەرنەوس و خانەقا و ڕێژیکەریا و هەندێک ماڵی دیکەش کەوا ئەکەونە سەر دۆڵ و شیوەکانی کەوا لەسەر ڕێڕەوی ڕووبار و شیوەکانی خانویان دروست کردەوە بەر ئەو لافاوکەوتن. پرۆژە خزمەتگوزاریەکانیشەوە ئێمە کۆمەڵێک پرۆژەی خزمەتگوزاری تێکچوون وەکو ئاو پردوو و هەروە کارەبا. دوای تێپەڕبوونی 20 ڕۆژ بەسەر ئەو کارەساتە سروشتیا بەهۆی بارانبارین و لافاوەوە دروست بوو. تا ئێستا ئاسەواری لافاوەکە وەک خۆی ماوەتەوە. وێڕای زیانی هاوڵاتیان پرۆژە خزمەتگوزاریەکانیش لە ئاو کارەبا و ڕێگاوبان و جۆگە ئاودێریەکان کاریگەری ڕاستە و خۆی کردوتە سەر ژیانی ڕۆژانەی ئەو ناوچانەی زیانی لافاوەکەیان پێگەیشتووە. تا ئێستاش ئاسەواری وێرانبوونی ئەو لافاوەی لە چەند ڕۆژی ڕابردوو ناوچە شاخاویەکانی گرتەوە هەروەک خۆی ماوەتەوە. لە کاتێکدا هاوڵاتیانی زیان لێکەوتوو لە چاوەڕوانی ئەوەدان حکوومەتی هەرێمی کوردستان قەرەبویان بکاتەوە کەچی پرۆژە وێرانبووەکانی لەو ناوچەیە بەهۆی لافاوەوە تێکچوونە لە ئاو ئاوەڕۆ و کارەبا و ڕێگاوبان و پردەکان هەروەک خۆی ماونەتەوە. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، باڵەکایەتی.